سڵاو بینێرانی خۆشەویست، ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. من محەممەد زەلیلم، بەرنامەیەکی نوێ دەنجی خەڵک لە شاشە جوانەکەی کەناڵی بادینان و پێشکەشتان دەکەم. لە بەرنامی ئەمجارەی دەنجی خەڵک باس لە متمانەی مرۆڤ دەکەین، بابزانین خەڵک تا چەند متمانەی بەخۆیە لە کاتی ئەنجامدانێ هەر کارێک. زۆر جار لە ژیانی ڕۆژانەی خۆمان ئێمە ئەگەر بمانەوێت کارێک ئەنجام بدەین یاخۆت شتێک بکڕین کەلوپەلێک بکڕین، پرسیار لە برادەر و خزم و دۆستەکانمان دەکەین، لێیان دەپرسین کە ئەم کارە ئەنجامی بدەین باشە یاخود نا، یاخود ئەم کارە بیکڕین یاخود نەیکڕین. ئەم قسانە تا چەند کاریگەری دەکاتە سەر متمانەی خودی مرۆڤ. لەگەڵمان بن با بزانن هاوڵاتیانی خەزای بەردەڕاش لەسەر ئەو تەوەرە چیمان پێ دەڵێن. فەرموو. سڵاوتە. سڵاو مەمنون. تا چەند گرنگە مرۆڤ متمانەی بەخۆی هەبێ لەو کارانەی کە ئەنجامی دەدا؟ گرنگە مرۆڤ دەبی زۆر سقی بۆ خەبیت، زۆر لە بۆ کار ئیشەک بێتە پێشێت، دەبی ئینسان بۆ خۆی ورەی بۆ خۆی بیتن کە کارەکەی بکە، نەچاو لە کەسێک بکەن بڵێ من ئەو کارە دەکەم، بە خۆت ورەت هەبی، فکرەت هەبیت ئیشەکەی بکەیت. باشە، کەسانی وامان هەیە بە قسەی ئەو لە ئەوڵای بەڵێن بە قسەی خەڵکانی دیکە ورەکەی خۆیان دابەزاندووە و کارەکەیان ئەنجام نەداوە؟ بەڵێ زۆرە، زۆر کەسمانیتیا برادەرمانە بیا نمونە پرسیاری لە برادەرە کردیە لە کەسە کردیە ئەو کارە دەکەم، کارەکە کابرا ترسانیتی نەیکردیە و لە هەمان کاتدا ئەگە کارەکەی بکردە ئەستفادێکی زۆریشی دەکرد، لەوانەیە نەزەعەتێکی گەورەشی بینایە. باشە، تا چەند ئەو قسانە کاریگەری دەکاتە سەر خودی کەسەکە، دەرونی کەسەکە؟ تاکیدەوەی هەیە. دابەزاندنی ورە باڵێن بۆ کەسانی نەخۆش، باڵێن کەسێک کە دەبینی نەخۆشە، زۆرجار دەڵێن نەخۆشەکەی چی لێ دەکەی دەیترسێنێ یا چەند ساڵێکی دیکە وال لێدێ یاخود ڕۆژی دیکە وال لێدێ، پێویستە وا بکەی ئەووا بکەی. ئەگەر هاتوو قسەی باشی بۆ بکەی ورەی بەرز بکەیتەوە پێدوانی ئەمە چارەسەر بێت. تاکید چارەسەرە، قسەی زۆر باشە. ئیسان برادەرە نەخۆشە کەسە هەولی بدەی بە قسەی خۆش بەرزی بکەیەوە، نەک بڕخێنی قسەی ناخۆشی لەگە بکەی ئەوە دەڕخێت. نەخۆش ئەستا بڕۆکن نەخۆش، قسەی خۆشی لەگە بکە دلی زۆر خۆش دەبی، لەوانەیە 90 نەخۆشیەکەی کەم بکەتەوە. ئەو ئێستا کە دەبینی زیاتر کەسەکان پاڵپشتی خەڵک دەکەن یاخود ورەیان بەرز دەکەن یان ورەکەیان دەین نەخوارێ؟ زیاتر بە چاوی خۆم دەبینم ورەی خەڵک دەین نەخوارێ. ئەو کار بۆ چ دەگەم؟ نازانم کۆمەلگایەکە ئەو هایە، نزام تەبیعاتە خەڵکەکەوا فێر بیا، شۆلێکی زۆر غەلەتەش. ئیسان دەبیت برادەر کەسێک لەگەلت بیت ورەی بەرزکەیەوە نەبڕخێن. باشە، دابەزاندنی ورە کاریگەریش ناکاتە سەر خودی کەسەکە و ئەوانی دیکە لەو کارەکەی کە زەرەر بکە، باڵێن تۆ داهێنانێکت هەیە لە بوارێک دەتەوێت کارێک ئەنجام بدەیت. کاک محەممەد وەکو گوتم تاسیر لە نەخۆش دەکات، تاسیر لە ئەوەی دەکات، تاسیر لە ئینسانەکەی دەکات کە کارەکەی دەکەتن لەوانەیە لۆی کەم ببتەوە، زەوقی لە سەنەمینێت. یعنی قسەی خەڵک بۆ مرۆڤ گرنگە، زۆر گرنگە، بە خۆشی گرنگە و بە نەخۆشی گرنگە. بەڵێ سەرەتا بەخێر بێن کاک محەممەد، دەستان خۆش بێ بۆم پرسیارە. من دەمەوێت بڵێم کەسێک بۆ نمونە برادەرێک تا خزمێک تا ئەگەر با بڵێن نەسیحەتێکت بکاتن لە ڕووی باشەوە، تۆ دەبێ بیر لە قسەکانی بکەیتەوە. ئەگەر لە بەرژەوەندی تۆ بێ ئەو دەبێ قبولی بکەیت. ئەگەر لە بەرژەوەندی تۆ نەبێت بۆ نمونە با بڵێن لەم کارەی کە دەیکەیت زەررت دەگاتێ یاخود استیفادەیەک ناکەی، ئەوە قسەکەی پشتگوێ دەخەی. بەڵام ئەگەر کەسێک هاتوو بۆ نمونە من ئێستا دوکانێکی خەیاتیم هەیە، بمەوێ کارگەیەک دابنێم، ئیشەکەم گەورە بکەم،
ئەنی کەسێک پێم دەڵێ بۆ نمونە نەیکا یاخود سەرکەوتو نابی لەم کارە ئەمە ساردت ناکاتەوە لەو کارێک کە ئەنجامی من کاک محەممەد بەڕای من گەنج بۆ نمونە من وەکو گەنجێک ینی قسەی خەڵک بەڕای من زۆر گرنگ نییە گرنگ ئەوەیە خۆت بی چۆن خۆت بی یعنی خۆت یعنی ئەو کارەی کە دەتەوێ بیکەی ینی سوڕبی لەسەر ئەوەی ئیلا دەیکەم ئەوجا سەرەتا دەبێ بیر لە ئاکامەکەی بکەوە بۆ نمونە ئەو کارەی کە دەیکەم زەرەر دەکەم چۆنە چۆن نییە ئەنی فکرێکی تەواوی لێ بکەیتەوە ئەوجە دەست پێ بکەی بیکەی و بەڕای من کەسانی دەوروبەرمان ڕاستە ینی تۆزێک کاریگەریان هەیە لە سەرمان بۆ ئەوەی ساردمان بکەنەوە لە کارێک یاخود هانیشمانێت تەنانە سارکردنەوەش نییە یعنی هەندان لە کارێکی کە تۆ بتەوێ پشگیریەکە کە بە قسەیەک بێ یاخود لە ڕووی مادی بێ ئەومە وەکو ئەوەی ورێکی کەسەکە بەرز دەکاتەوە بێگومان کاک محەممەد ما بەس لەگەڵ ئەوە نینکەوە کەسێک کە بۆ نمونە کە قسەمان بۆ دەکا ساردمان بکاتەوە لە کارێک کە دەمانەوێت بیکەین لەوانەیە کەسێک بێت تەشجیعت بکاتن بڵێ کاکە ئەو کارە بکات تۆ کەسێکی سەرکەوتووی تۆ کەسێکی زیرەکی لەم کارە ئەنێ ئەم شتانە دەوری خۆی هەیە لەناو کۆمەڵگەی ئێمە تا چەند گرنگە بۆ نەخۆش کە هەتێکە تۆ با بڵێن هەم ئەم ورەیانە بۆ کەسێک کە نەخۆش بێ پێویستی با بڵێن بە چارەسەرە کە تۆ ورەی بەرز بکەیتەوە کە بڵێ کە نەخۆشەکە هیچ نییەەوە ئەگەر هاتۆ هەمان ئەو قسەیە کە دووبارەکەیتەوە پێچوانێکیتەوە ئەم نەخۆشە چی بەسە کاک محەممەد بۆ نەخۆش بۆ نمونە من کە سەردانی کەسێک دەکەم نەخۆشە ئەنی ئەم قسەیە زۆر تەسیری لەسەر کەسی نەخۆشەیە ئەمە دوو بابەتی لێک جیاوازە بەڕاستی کە من دەچمە لای نەخۆشێک بۆ نمونە دڵی بدەیتەوە نەڵی کاکە ئەوە تۆ چیت بەساتوە بخوا ڕەنجی مردنت پێوە دیارە ینی ئەم قسانە تەسیراتێکی دەرونی تۆغ لەسەر و کەسە بەجێ دێڵێتن بەجددی هیوادارم ئەو شتانە کە بۆ نمونە کەسێک دەچێتە لای نەخۆشێک هەوڵ بدا قسەی خۆشی بۆ بکاتن هەوڵ بدا بڵێ کاکە تۆ باشتر بوویتە لەگەڵ دوێنێ لەگەڵ چەند ڕۆژێک بەر لە ئێستا نێنی ئەم شتانە دەوری خۆی هەیە وڵات تەسیری خۆی هەیە ڕاستی ئەمن ئێستا دەوێتم دوکانێکی دانێمەوە بەس کەس نییە تەزیعت بکە تێدەگەی بە عەرەبی وەچی گوتنی کەس نییە پشت بگری تەزیعت بکە ئێستا من بۆ نمونە دوکانم هەیە عەزم لێ دوکانێکی گەورەتر دانێمەوە لە ناو بازاڕ بەس بلێمە برادێک بلێمە خزم ناسیار بلێم کاکە من عەزم لێ ئەو دوکانێک گەورەکەم بچە هاوکاریم کە کەس نییە تەزیعت بکە عنی خۆ بە قسە خۆ نە بە مادە شتەکە پارە نییە هەمیت پارە نییە بەس بە قسە خۆش ینی ئێستا من تەنها مادیش نەبێ پێویستم بە پارە قسە شتەکە یعنی بە قسەک ئێستا من کە بلێمە تووە عەزم لێ کاک محەممەد برا گەورە عەزم لێ دوکانێکی گەورە دانێمەوە ئێستا توش بچە هاوکاریم کە بە قسە بلێ وڵە دانێەوە ئینشەڵا شتێکی باشە بەس ئەوە لێت سار دەکەنەوە ناوەڵا شۆل نییە و ئەوە نییە و شتەکە سار دەکەنەوە کاریگەری خۆی هەیە ڕاستی لەس بازار ئەو شتانە ڕوودەدا دەیبینی وەڵا زۆر ڕوودەدان ناوخۆمە زۆر ئەو شتانە ڕوودەدا ئەو قسانی کە تو کردت پێچوانی بکەیتەوە عکسی بکەیتەوە تا چەند تاسی لۆ تو دەبێ بۆ ئیسیفادەی وڵی کاکحالی ئەو دوکانی بکەیتەوە قازانجێکی باشی دەکەی هەم لۆ خۆت و ماڵ و منداڵەکەت و ئەوە فکرەیەکی باش و جێی دەستخۆشی دەوکارێتە وڵی زۆر شتێکی باش پشگیری بکەی لە هەمیت شێوەیەک بە مادیبی بە معنەوی بە قسەکار خۆت پێت نەکرێت و قسەی خۆش بکەی خۆشە هەنی ئێستا من بۆ نمونە وەچی گوتمە تو دوکانێک عەزم لێ دوکانێکی دانێمەوە لە ناو بازار ئەگەر یەکێک پشتم بگری بلێ وڵی دانێەوە ئینشەڵا باشە شتێک لۆ دەکەم شتەکە زۆر لۆم باشە دەبتە زیع لۆ من کە بچم ئەوی شێ بکەم و بەردەوام بم لەسەر ئێشەکەی بەڵام ئەگەر من ئێستا بچم ئەو دوکانە بلێم کاکەوە دوکانێکی دادەنێم ئەوە یەک بێ بلێ وڵی بازار نییە ئەوە نییە شتەکە سار دەبتە خۆ لەو دوکانەش زەوقم لێ نامێ دوکانێکی دانێمەوە قسەی خەڵە و ئەو ورەی بەێ ئەرێ وڵە زۆر کاروگەری خۆی بۆ ئەوە نەکەین کە زیاتر ئەوانە جێ بۆ قسانە نەکەین زیاتر کە لە بەرژەوەندی خۆمامی با بڵێن تۆ کە دەزانی لاو بواری کە لەو دوکانی مۆبایلی کە ئێکسسوارەتی مۆبایلیتی دەفرۆشی دەزانی ماوەی کە زۆرە ئیشت کردووە و دەتوانی سیقە و متمانەت بەخۆی هەیە دەتوانی سەرکەوتوبی یعنی متمانە بەخۆ بوون تا چەند گرنگە زۆر گرنگە ئەرێ وڵە زۆر گرنگە ئێستا من اختصاسم موبایلە لە 2007 منوانە ناو موبایلانم ئێستا من بۆ نمونە عەزم لێ ئێستا دە دوکانی دیدانێمەوە بەڵام یەکێک دەبی پشتم بگری
نابی بەتاقینێ بیانی شتەکە بەتاقنی پێم ناکرێت ئەم ئێستا دوکانمەیە پێم ناکرێت هەر 24 ساعت قەپاتکەم شۆ لە چینی مەبی ئەوە بەس ئەگە یەکەکەبی پشتم بگری خۆ دو قسەی خۆش بکە ڕاستی خۆشە تەزجیعی زۆر بە قوت لەومە دەبی و ئینشەڵا بەردەوام دەبم زۆرتریش گەورەتریش دەکەم شۆلەکەی خۆمان تێدەگەی هەر بۆ نەخۆشیش ورە بۆ نەخۆشش گرینگە وابزانمەکە کەسێک کە نەخۆش بێ ئەگە پێی بڵێیت ڕەنگ زەر هەڵداوە ئەوە لۆت لێ هاتووە خەریکە دەمری خەریکە واوە ئەمە تا چەند تاسی لەو نەخۆشەیەش دەکە ئەگەر هاتوو پێچەوانێکەوەیتەوە بڵێ زۆر باشیت ئەو باشتر دەبیت و ئەوە چاک دەبیت والله زۆر کاریگەری خۆی هەیە من ناتلێمێ ئەو قسێ زۆر کاریگەری خۆی هەیە لەناو لۆ هەمی شێوەیەک ئێستا نەخۆشیش بی بچی دو قسەی خۆشی لەگە بکەی بەخۆ نەخۆش فۆری چادەبتەوە تێدەگەی یعنی ئەوەی دەداتێ قوتی دەداتێ بەڵام ئێستا ئەگە تو بچی ساردی بکەی و ناوەڵات و ئەدەمری وات و ئەوە نەخۆشەکە بە خۆت چەند نەخۆشە دەبتە دو نەخۆشی لۆی دەستان ڕێزت هەیە بە ڕێزی هەمان سەد سڵاوتەنێ سڵاو خێر بن قسەی خەڵک دەبێتە هۆکاری ئەوەی کە ورەی ئێمەدا بەزێنێ با بڵێن تۆ فکرەیەکت هەیە دوکانێکت هەیە دەتەوێت خانوویەک بکڕی سارێک بکڕێ هەر کەلوپەلێک کە بیکڕێت لە خزم و کەس و کار و برادەرەکان کە باسی دەکەی ئەو کاری من ئەنجامی دەدەم باش ئەگەر هاتوو کەسەکە بە باز پشگیری و پاڵپشتی خۆت بۆ تۆ دەربڕی تا چەند کاریگەری دەکاتە سەر تۆ ئەگەر هاتوو بە پێچەوان و پشگیریەکەی خۆی دەربڕێ ئەمە تا چەند کاریگەری سەر مرۆڤ کاریگەریەکی زۆری هەیە بەڕاستی تو دەبینی خەڵکانێک بەتەمانە بۆ نمونە ئیشێک کارێک پرۆژەیەک بدۆزنەوە یاخود هەر کارێک بکەن بۆی بیانەوە کارەکە گەورەتر بکەن بۆ نمونە ئەگەر خەڵکێک تەداخل نەکە احتیمالە ئەو کەسە خۆی بچی پرسیارکە بۆ نمونە بڵێ من دوکانێکمە دەمەوێت گەورە بکەم تا چەند ڕێیتان لەگەڵ ئەو دوکان گەورەکردنێ لەگەڵ بازاڕی ئێستا تەسیری کو دەبی مەسرفەکەم بەلاش دەڕوا یاخود ئیسیفادەی لێ دەکەم حتمما ئەو کاتە دەبێت زیاتر تەشجیعکردن بی هاندان بی پێش ئەوەی بی لۆی بکرێەوە کە زەرەر دەکەن ئیسفادەی دەکا و کابرا و ئیشەی دەکا چونکە تەشجیعکردنی هەر کەسێ خۆی لە خۆدا یعنی سەرکەوتنی ئینسانەکەیە باشە بۆیە ینی تەشجیعکردنی خەڵک کە دێت قسەی دەکا حتمما نابێ ورەی ئەو کەسە بڕوخێنێ بۆی کە ئەو کەسە دەوێت بۆ منە هەر پرۆژێک یاخود لە هەر کارێک لە هەر ئیشێک لە هەر معاملەیەکدا لە هەر بابرین کێشە و گرفتێکدا دائیمەن دەبێ قسەیەک برێکە قسەکە بۆ ئەو کەسە باش بێت دوایە تەشجیعکردنێ بۆ ئەو کەسە هەم خۆی و هەم کارەکەشی بۆ نمونە ینی پێش بخات باشە باش ئەگەر تەشجیعەکە بیکەیتێ پێچەوانە ساردی کاتەوە لە کارەکە ئەمە نابێتە هۆی زەرەر مودی بزەوت زەرێکی گەورە بۆ کەسە دەدات لە هەمان کاتدا ورەی ئەو کەسە دەڕوخێنێەوە لە هەمان کاتیشدا یعنی خودی کەسەکە دەڕوخێ هەم کارەکەی هەم خۆشی لەبەر ئەوەی تۆ دائیمەن هەتا بتوانی تەشجیع بکەیت هەتا بتوانانی ئەگەر زانیاریەژێت تەواوت لەسەر ئەو شتە هەبێت کە ئەو کەسە دەیەوێ بیکات ئەو کاتە دەتوانی بچی ڕێنوێنی بکەی یاخود پێی بڵێ کاکە ئەم کارەی تۆ دەیکەی باشە تۆزێک جیاوازتر بیکە لۆ ئەوەی پێشکەوتنێکی باشتر بەخۆیۆگن نەک بڵێ نەیکە تۆ نابێ شتە بکەی لەبەرەوەی زەرێکی زۆر دەکەی نا چونکە هەموو شتێک لە دەستی خۆیان دوایە پێشبینیەکان ناکرێت دائیمەن یعنی بەلایانی خراپە سیر بکەی نا زیاتر پێشبینیەکان بەلایانی باشە سیر بکە بەلایانی تەشجیعی چاکە لۆی ئەو کەسە زیاتر خۆی بەرەو پێش بەوە کارەکەش و هەم ئیسفادەی دەبی لۆ کۆمەلگا و لۆ ئەم شارە و لۆ هەموو کەسانێک کەکە نەک بامڵێ ئیش و کاری ڕۆژانەمان بۆ ئەو نەخۆشەکانیش زۆر زار تو دەچیتە لای سەردانی نەخۆشێک دەکەی یعنی ورێکی دەدەیت دەعنی باز دەکەی کە تو دەڵێ نەخۆشیەکەت کەمە هەرچەندە نەخۆشێکێکی زۆر بەس بەڵام ئەو قسانە تا چەند کاریگەری دەکاتە بۆ سەر نەخۆشەکەش ئەگەر هاتوو پێچەوانێکی تۆ قسەیە بارودۆخی نەخۆش چی بەسەر نەخۆشەکە بزەبت نایەی تو بی 150 چارەسارکردنی نەخۆشی ئەو کەسەی لە دەرونیەکەیتی تۆ دەبێت تەشجیع بکەی قسەی باشی بۆ بکەی بۆی ئەو کەسە ورەی بەرز بێ ئەو کاتە 150 دەکەی کە بە دەواو دەرمان عیلاج دەکەی بۆیە تەسیرێکی زۆری دەبێت تۆی ناتە سەر نایەی تەندروستی نایەی تەندروستی بەجددی ینی تەسیرێکی 150 دەبی ئەگەر تۆ قسەیەک بۆ نەخۆشە بکەی بۆەوەی ورەی بەرزکەوە ورە بەرزکردنەوە بە تایبەت لە نەخۆشی و لە ڕووی تەندروستیەوە تەسیرێکی زۆری دەبێت زۆر سپاس بەخێر بێ زۆر بەخێر بێ.
مەبەستەوە بەگشتیرەوە کە مەسە قسەی خەڵک چاوە کاریگەری لێت دەگات بە تایبەتی سەما لە کۆمەلگەی دەژین یعنی خەڵکەکە بەعامی وایە ترسێک لە ناو دڵیا هەیە لا بوو مەسەورەوە یعنی چاوە کەعنی تو بتەوێت کاری بکەیت بۆ نمونە کە من دوکانێکم دانا سەرەتای کە دانم یعنی خەڵکەکە بە هەموو شێوەیەک یعنی داوات مەکەن تو پرسیارم لە تو دەکرد کە من دوکانی دانم یعنی بە شێوەیەک یعنی وەرەی تریوە لێ دەکرد کانی بێتە خوار کە بازار نییە و یعنی قەلق ترسێکی لە دڵ دروست دەکرد ترس لای تۆ دروست بوو کاتی سەرەتا بیتی دوکانی سەرەتا کەمێک درستوان دروست بوو بەس یعنی شەرتەکە لە دلی خۆتەوە یعنی متمانەت بەخۆ مانەت بە خۆت هەبیت کە سەرکەوتو دەبی لە شۆرێت چکە هەر کاری کاگە ترسێک لە دڵتا بیت سەرکەوتو نابی دنیا بەلەوە باش ئەگەر هاتوو ئەو ترسەیە و یاخود ئەو قسانەی کە خەڵک دەیکات کە خزم و دۆست و برادەرەکانمان دەکەین و ئەگەر پێچەوانێ بکەینەوە لە ڕووی پاڵپشتی و پشتیوانی بێ ئەو کەسە چی بەسەر تایبەت دەکەت تو بتەوێت کاری بکەی یعنی ئەگە دەوروبەر هاروکارت من یعنی بە قسەیەکی معنەوی یعنی ورەت بەرز دەبتەوە ئەگە بە معنەوی یعنی بە معنەویش دەگەنن بەس بە کردار یعنی بە کردار لەگەنە بەس بە معنەوی لەگەت بن یعنی تو دنیا بەلەو کارەستە دەکەیت چونکە قسەی دەوروبەر بۆ تو شەرتە زۆر چاوایە کە دەبینی مەسەد 11 یاریزە مەسەد سە ناو یاریگایەک هاندەر یعنی زۆر شەرتە بۆ ئەوەکە یاریزانەکان هاندەر شەرتە بۆ یعنی هەر کاری کەشتو بکەی قسەی دەوروبەر بۆ تو شەرتەکە یعنی تەسیل لێت ناکات چونکە ئێمە لە کۆمەڵگەی دەژین بشین نەجێ قسەی دەوروبەر زۆر تەسیل لێمان دەکات باش ئەگەر قسەی خەڵک و دەوروبەر نەبوایە زووتر دوکانەکەی خۆت نەدەکرد ئەگە ئەو ترسە لە دڵی نەبوایە زووتر کارەکانی خۆدا ئەنجام نەدا بە یعنی پاڵپشتیان تۆ بکردە بایە کاکە تۆ زیرەکی تۆ دەتوانی نەک دوکانە دووسێ دوکانێکەکەی دیکەش بکەیتەوە دەتوانی لەم کارانە بکە ئەمە وا ناکە زیاتر گەرم و گوڕتربی لە کارەکان ڕاستیەکەی زانیت چێوانانێمە تو یعنی ئەگە دەوروبەر لەگەت هارو کار بن یعنی تۆ دەجاتەوە یعنی کارەکە یعنی بخود پەرە بە کارەکە دەدەی بەسەگە بێت و لەلایەن یعنی تۆ یەک شتیەوە یعنی قسەی سلبی بێتەکردن یعنی تۆ خەمسار دەبی لەسەر شۆلەکەی خۆت یعنی ئەوێت تێداشی لەو کاری تێداشی خەمسار دەبی پەرە پێ نادەی متمانە بەخۆ بن شتێکی زۆر پیرۆزە بەڕاستی هەموو کەسێک دەبی متمانەی بەخۆ بێ ئێمە ئێستاکە لەو نەخۆشی کۆرۆنەداین ئەوە چەند ساڵێکە ئەگەر هاتوو ئێمە تەمەشا بکەنێ کابرای متمانەی زۆر بەخۆی کاتی دەیگریشی زۆر بە خەفیفیە و دەڕوا بەڵام ئەوانی ورەیان زۆر شکایە ئەو کاو نەخۆشی دێتن زیاتر ئەوە قسەی دکتۆرەکانە دەڵێ سەتانەوەتی زۆربەی نەخۆشەکانی کە لە خەستخانەکان نامینێن سەبارەت بەوەی کە متمانیان بەخۆیان نییە هیچ عیبی نمایە هیچ هەموو شتەشی تەواو بوو ئۆکسسیجنی تەواوە دروستە بەڵام دەبەرەوەی متمانەی بەخۆی نییە دەبینن ڕۆژێک لە ڕۆژان زەختەکەی هەستا و ئەمری خوای دەکات یانیش مەسایلی ئێمە کە دوکاندارین زۆر برادەر دێنێرە ئەرە ئیش کووە ئەوە کووە دەرم تۆ متمانت بەخۆبی هەر شتەشی دەکا تموع و خۆشەویستەکەی ئیشەکەی خۆت لەکنە خۆت داینێ بە خۆشەویستی وەریگرا ئەو کابرای دێتن دەوێ دوکاندانێ یان ئیشێک بکە یان شتێک بکە ئەگەر متمانی بەخۆی بەخوای سەردەکەوی بەڵام بە ئومور زەمن دەتوانانی تاقیقا متمانە بەخۆ بوون لەسەر ئەشخاص لەسەر شخص هەر شخصێک بیاوێ بیگاتە هەر هەدەفەک دەیگاتێ بەڵام چیە دیسان متمانی بەخۆ بێت لەسەر شەو نخونی بکە شەو نخونی لۆ سەر بکە دەگاتە ئەو ئەنجامەی کە دەوێتی باش ئەگەر کەسێک کە زۆر متمانەی بەخۆشەوە بەڵام لە لای خزم و کەسێک کە قسەیەکی بکە باڵێن دوکانەکەی بیکاتەوە سار بکاتەوە ئەمە نابێتەوەی زەربوونی بەڵێ ئەمە نمونومە زۆرە نمونومان زۆرە دوکاندار هاتوو بە یەک بانجی هاتیە گوتی من دوکانەکەی دەفرۆشم من 28 ساڵە دوکاندارم لە هاتیە دەفرۆشم بۆ دەفرۆشی وەڵڵاهی ئیش نییە و کاسبی نیەوانەی هیچ متمانی بەخۆنیە کاکە سەبر بگرە تحمل بکە یەکسەر دەیفرۆشی مەسایلی کە باسمان کرد کە نەخۆشە بۆ لەو بەردەڕەشەی نەفەر هاتیەکە نەمە پێکەوە چینە سەردامان کردیا لۆی زیاتر هەوڵی پێ بدەنکەوە نەخۆشەکەی چاپتەوە دیتم ورەی ئەو نەخۆشەی تاوی نایتە خوارێ بە قسەکانی منش یەکسەر چوومە گوتمێ کاکەوە مەڵێ ئەوە الحەمدوللا وەزعەکەی باشەوە معنی ڕەنگەکەی گۆڕایە تۆ ئەگەر دەچێت نەخۆشی دەتوانی وای لێ بکەین ئەندە قسەی خۆشی لێ بکەی وا متمانی لۆ بەرزکەوە کە ئەنەما کە چابیتەوە وای لێ بکە کە تو چابیتەوە ئەومە بەڕاستی دەمانەوێت هەموو کەسێک زۆر متمانی بەخۆبی لە هەموو ئیشەکە دەیکا هەر ئیشەکە دەیکا متمانی بەخۆبی زەمن وەی لێ دەکاتن کە ئەو سەرکەوتوبی
متمانە ڕاستی چ چشتوەکی متمانە بەخۆن نییە بە متمانە بەخۆن باوەڕی بەخۆن دێوەل مرۆڤ کات و مرۆڤ گەشتە ئاسێکی زۆری بڵند و باوەڕی نەبوونیش دێوەل مرۆڤ کرد مرۆڤ شکستێ بینێت ژیانە خودە کاکە نمونەی باز بکەین با بڵین کە دوتەتەوێ کارێک ئەنجام بدەیت دوکانێکە یاخود داهێنانێکە پرۆژەیەکە ئەنجامی دێ زۆر دەبینین کەسەکان ئێمە سار دەکەنەوە لەو کارێکاکە ئەو کارەی مە کە زەرەر دەکەی یاخۆ پێچوانەوە پشگیریمان دەکەن دەڵێن ئەو کارەی بکە باشە تۆ کەسێکی بەتوانە و لە هاتوو ئەم قسانە تا چەند کاریگەری دەبێتە لەسەر خودی مرۆڤەکە و متمانەی زیاتر بۆ مرۆڤ دروست دەکات. ڕاستی هاندانە خەڵکی ئەگەرێکی سەرەکیە و مرۆڤ سەر بکەوێتن ئەان سەر نەکەوێتن مەسەن دیبنی دەوروبەرێتە مرۆڤ دەبێنێت ئەوێ کاری نەکە ئەو کارە بودە مەسەن نایە باشە ئەان سەرکەفتن نانیە ئەوە دوێ شتە نەمری دەب خەڵکی ڕاستی هەمی کەسێکێ هەمی کەس سەرکەفتیە بە سەرکەفتن ناخی مرۆڤی دەک کە بزانی کاری چاوە سەرکەوێ مەبەستمان ئەوەیە کە قسەکان کاریگەری دەکاتە سەر خەڵک یعنی ساردی دەکاتەوە وای لێ دەکە کە سار بتەوە کارەکەی ئەنجام نەدات طبعاً کاریگەری 100% هەیە و مەسەڵەن دەوروبەری مرۆڤێ وەل مرۆڤی بکات و شکستی بینیتن و دیبینێ مەسەڵەن دەوروبەرێن دەرەخنەی گرن دەبێنێ ئەبێ کاری نەکاوە هو هەر کەسێ ئەرمانجەکە دل مهناتە هەل چ هەر بابەتێکی بیتن هەل بۆرەێکی بیتن تو تڤیا پیتەی بخۆ بدەیت پیتە دەوروبەری خۆ نەدەیت چونکی تو زانی کات تو دێچەکەی چ ناکەیت دەوروبەرێتە نزانی کە ئەرمانجەتە دژیانێدا چییە مرۆڤ پێتەڤە چ جۆرە خۆستی خود ڤیانە خۆ نەدەتە دەست کەسێ و سەرکەفتنێت مرۆڤ سەرکەفتنەوە 100% چ جۆرە مرۆڤ کەس نییە کو سەر نەکەویتن هەمی دێ سەرکەفتی من بەس مرۆڤ تڤیا مانای بەخوای باوەڕی بخۆ بوون باوەڕی وان مرۆڤیت کات کو ژیانە خۆ خێدا سەرکەفتی نەل بابەتێکی دوو بابەتێ بەس هەمی شتێک باوەڕی متمانەیە. بەڵێ بینەرانی خۆشەویست ئەوەی ویستی بوون ئەمە ڕاوبوو چوونی هاوڵاتیانی قەزای بەردەڕەش بوو لە سەر تەورەکەی ئەمڕۆکەمان سپاس بۆ ئێوە کە بینەرمان بوون سپاس بۆ وێنەگرم جەلال گۆران کە وێنەکانی بۆ ئێوە گواستەوە تا بەرنامەیەکی دیکە و تا تەوەرێکی دیکە ڕێز و خۆشەویستی من قوبوڵکەن بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ